ئازیزان و وەرزش دۆستانی خۆشەوی سڵاوی خوای گەورەتان لێبێت و ئەم کاتتان باش بەرهەم جەلالم خۆشحاڵم لە وێزگەیەکی نوێ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە ئەبم. وێزگەی ئەم جارەشمان دامەزراوەی شار پرێسا پشتیوان بەخوای گەورە بە درێژایی جامی جیهانی ساڵی 2022 وڵاتی قەتەر لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە ئەبین بۆ دوایین گۆڕانکاریەکان و هەلومەرجی جامی جیهانی. گرنگترین ڕووداوەکان کە ڕوو ئەدەن لە جامی جیهانی، هاوکات گرنگترین خاڵی بەهێز و لاوازی هەڵبژاردەکان، دوایین گۆڕانکاریەکان، گەیاندنی خێراترین زانیاریەکان لە شار پرێسەوە و لە شار سپۆرتەوە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگوازینەوە. لای هەمومان ئاشکرایە هێدی پەیتا پەیتا کاروانی جامی جیهانی مژدەی هاتن و مژدەی گەشتن دات. شەپۆلی شەمەنەفەری جامی جیهانی لە هەفتەی داهاتوودا ئەگاتە وێزگەی خۆی و ئەگاتە دوایین مەنزڵ. هاونیشتیمانیان بە تەوسەوە و باوپەڕی چاوەڕوانیەوە چاوەڕوانی نیشتیمانی خۆیان ئەکەن و سرودی نیشتیمانی ئەڵێنەوە لەگەڵ یاریزانەکانیانە بۆ ئەوەی بتوانن جامی جیهانی شەرەفی گەوریان پێبەخشرێت و هەر هەڵبژاردەیەک ڕکابەری ئەوە ئەکات کە هەڵگیری نازناوەکە بێت و شەرەفی مەدالیای بەدەستهێنانی جامی جیهانی وڵاتی قەتەری 2022 بدا لێخەی و لەگەڵ سرودی نیشتیمانیەکەیە و بۆ پەڕی شانازی و بۆ پەڕی مێژووی بگەڕێتەوە بۆ نیشتیمانەکەی خۆی، خۆشی و شادی و کامەرانی لەگەڵ هاو نیشتیمانەکانی بەشکات. ئەوەی کە ئێستا بە فەرمی گەشتووەتە لای جامی جیهانی وڵاتی قەتەر وەکو لە پێشچاومانە دیارە لەسەر شاشەکە دیارە 32 هەڵبژاردەیە کە دابەشکراون بەسەر 8 گروپە. ئەگەر ئێستا بچینە لای گروپی یەکەم بۆ ئەوەی دیارترین هەڵبژاردەکان چەند نوگە قەڵەمێکیان لەسەر بڵێن و ئاماژە بە ئاست و بە ڕکابەریان بکەین کە تا ڕادەیەک تا چ ڕادێ شانسیان هەیە بۆ ڕکابەریکردن لەسەر پاڵەوانەتێکدا. لە کۆمەڵی یەکەمەوە دەست پێەکەین لای هەومان ئاشکرایە کۆمەڵی یەکەم تێکاتووە لە هەڵبژاردەکانی قەتەری خانەخەوە لەگەڵ ئیکوادۆرە لەگەڵ سەنیگالە و لەگەڵ هەڵبژاردەی هۆڵندا. لەم کۆمەڵێدا ئەوەی کە جیاوازە هەریەکە لە هەڵبژاردەکانی سەنیگال هۆڵندا لەگەڵ قەتەر سێ سەرەکی ترین بربژێرن بۆ ئەوەی پەڕنەوە بۆ قۆناغی داهاتووتر. لای هەمووشمان ئاشکرایە وەکو لا وێنەکەدا دیارە لەسەر شاشە یارەکان ڕۆژی شەمە بەڕێوە ئەچێت دیاری یەکەم کاژمێر حەوت بە کاتی کوردستانی خۆمان بەڕێوە ئەچێت پێشتر ئاهەنگی دەستپێکردنی جامی جیهانیە لە ڕۆژی یەکەمە تەنها یەک یاری بەڕێوەچێت کە یاری نێوان هەڵبژاردەی قەتەر لەگەڵ هەڵبژاردەی ئیکوادۆرە و ڕۆژی دواتر چوار یاری باڕێوەچێت لە کاتەکانی کاژمێر حەوت بێگومان کاژمێر چوار و لەگەڵ کاژمێر هەژدا کاکاتە شەش بە کاتی خۆمان. ئەوەی کە هەیە هەڵبژاردەی قەتەر ئامادەسازێکی زۆر باشی کردووە بۆ پێی هەم لە جامی ئاسیایە هاوکاتیش بە پشتبەستن بە فێگەی ئەسپایر و هەروەها ئەو خانەژێ ئەو ژێرخانە وەرزشەی کە هەیەتی چاوەڕوانی ئەوەی لێ ئەکرێت کە هەڵبژاردەی قەتەر بتوانێت ژمارەیەکی دیار بێت لە پاڵەوانی جامی جیهانیدا. ئیکوادۆری ژێشەکە لەو هەڵبژاردانی با پشتبەستن بە توانای جەستەی بۆ پێی لە کیشوەری ڕەشەوەیەت ئەمیش تا ڕادەیەکی زۆر ئەتوانێت ڕکابەری بکات، بەڵام چانسی بەراورد بە قەتەر و بە هەڵبژاردەکانی تر ئەتوانین بڵین کەمێ خواردرا. هەڵبژاردەی سەنیگالیش با سەرپەرشتی سایدۆمانی کە هەڵگیری نازناوی جامی ئەفریقایە و هەرچەندە مانێ قسە لەسەر توانای جەستەی هەیە بۆ پێی چەند ڕۆژە پێش ئێستا دووچاری پێکان هات. ئێمە هیواخوازین هیچ ئەستێرەیەک هیچ یاریزانێک بەگشتی هیچ ئەستێرەیە بە تایبەتی دووچاری پێکان نەبێت بە تایبەتی لەم بارودۆخەدا کە ئازانین جامی جیهانی بۆنەیەکە قورسە تۆی جارێکتر بتوانی شانسی تاقیکردنەوە بەشداریکردنت هەبێ لە هەڵبژاردەکاندا. هاوکات هەڵبژاردەی هۆڵندا و ئاشە هەوایەکان هەم لە ڕووی پێکاتەوە هەم لە ڕووی کەسایەتیەوە هەم لە ڕووی مێژۆوە ئەتوانێت ژمارەیەکی دیار بێ و چاوەڕوانی ئەوەشی لێکرێ هەڵبژاردەی هۆڵندا بتوانێت بچێتە قۆناغە هەستیارەکان و ڕکابەرێکی تونکە، بەڵام دوجار پاڵەوانتێکە ئەبێ بە تاگیاری و ئیشاڵا ئێمە هەوڵ ئەدەین بە پێی یاریەکان ئاستی هەر هەڵبژاردەیەک بە وردی باسکەین وەکو ئاماژەمان پێکرد لە گروپەکانە تەنها نوکە قەڵەمێک یاخود کۆمنتێکمانە بێت و لە کۆمەڵی یەکەمدا وەکو ئاماژەمان پێکرد بۆیە بەهێزە زیاتر لە هەڵبژاردەیەک کە قەتەر و سەنیگال و هۆڵندایە چانسی ڕکابەریکردنیان هەیە و
ئێستا با بڵێن بینەری گروپی دووەم ئەبین کۆمەڵەی بی. بەڕێزان لە کۆمەڵەی بیدا هەریەکە لە هەڵبژاردەکانی ئینگلتەرا، هەڵبژاردەی ئێران، هەڵبژاردەی ئەمریکا لەگەڵ هەڵبژاردەی وێڵزا. وەکو ئێمە کاتێکە ئەم تیر و پشکە ڕاکێشرا بۆ کۆمەڵەی بی لە سۆشال میدیا تەنزێک بڵاو بوو کەوتیان تەنها لە رووسیای کەمە بۆ ئەوەی جەنگی چیانی سێم دروست بێت لەم کۆمەڵەدا. بەڵام ئەگەر لە ڕۆستاسیەکە شەوە سەیرەکەین تەشەنجێکی زۆر هەیە لە نێوان هەڵبژاردەی ئەمریکا و هەڵبژاردەی ئێراندا کە ئێستش ئەبینین بارودۆخی وڵاتی ئێران لە ڕووی خۆ پیشاندانەوە لە چه ئاستێکایە و ئێران ڕاستەوخۆ ئەمریکا تۆمەتبار ئەکات. بەڵام ئەوەی کە هەیە سێکتەری وەرزشی جێگەی ئەو شتانە نابێتەوە و هەردوو هەڵبژاردە ڕوبەڕوو یەکتر ئەبنەوە. ئێمە هیوادارین ئەو ڕۆ سیاسیان نەگوازێتەوە بۆ ڕووەرزشەکە لە کۆتاییدا هەمومان ئازانین کە وەرزش پەیامی ئاشیە و ئامانج لە وەرزش تەنها وەرگرتنی چێژە. هەڵبژاردەی سێ شێرەکە یاخود ئینگلتەرا بە پێکهاتێکی تەواو بەهێزەوە ئامادەیە و ئەیەوێت قسەیەکی جیاوازکات لەم جامەدا. هەڵبژاردەی ئێرانیش تا ڕادەیەکی زۆر بۆ پێی کە ئەزمموی هەیە و هەمیشە لە کیشوەری ئاسیا یەکێکە بێت لا نوێنەرە ئامادە بۆکان لە جامی جیهانیدا تا ڕادەیەک هەڵبژاردەیەکی ئەزموندارە. هەڵبژاردەی ئەمریکا تا ڕادەیەکی با بڵین زۆریش کەم لەگەڵ تۆپی پێیا دەست و پێی نەرم ئەکاتچکە ئەزانین NBA لە وڵاتی ئەمریکا یاری یەکەمە هەتاوەکو ئێستش بۆی ئەمانە چانسی هەڵبژاردەی ئەمریکا کەم ئەکاتەوە. هەڵبەتیش لە سیاسەتە ئەزانین کە ئەمریکا لە پێش هەموو وڵاتەکانەوێ هاوکات هەرچی هەڵبژاردەی وێڵزا با سەرپەرشتی گارس بیل ئەیەوێت قسەیەکی جیاوازکات لە پاڵەوانتێکە. بەڕێزان هەرچی کۆمەڵەی سیە پێکهاتووە لە هەڵبژاردەکانی تانگۆی ئەرجنتین، سعودیا لەگەڵ مەکسیک لەگەڵ پۆڵندایە. گرنگترین کۆمنت تایبەت بەم کۆمەڵەیە هەڵبژاردەی ئەرجنتینە کە هاندەرانی هەڵبژاردەی ئەرجنتین تێگڕا هەموو خەون و خەیاڵاتیان هەڵواسیوە بە یاریزانێکی وێنەی لۆنێل میسی و هاوکات یانێ سەپۆرتی ئەو بارودۆخی هەڵبژاردەی ئەرجنتینکەن بە پاڵپشتی بەدەستهێنانی کۆبا ئەمریکات. ئەرجنتین بە دڵنیاییەوە بەپێی هەموو پێوەرەکان و ئامادەسازترین هەڵبژاردەی ئەم گروپەیە هەرچی سعودی و مەکسیک و پۆڵندایە بە دڵنیاییەوە کێبڕشەیەکەن بۆ بەدەستهێنانی بلیتی دووەم. بۆیە ئەتوانین بڵین تا ڕادێکی زۆر کۆمەڵەی سی ڕووساری دیارە کە هەڵبژاردەی ئەرجنتین چاڕوانی یەکێ بە یەکەمی کۆمەڵەکەی سەرکەوێ و هەڵبژاردەکانی دیکەش بە پلەکانی دووەم. بەڵام ئەشێت ڕووداوی چاڕوانەکرا و ڕوو بدات. ئەمە تایبەت بە کۆمەڵەی سی کە هەڵبژاردەی ئەرجنتین جیاوازترین هەڵبژاردەیە لە ئەم گروپەدا. بەڕێزان هەرچی تایبەتە بە کۆمەڵەی چوارەم کۆمەڵەی دی پێک هاتووە لە هەڵبژاردەکانی فەڕەنسا، هەڵبژاردەی ئوستورالیا، دانیمارێک لەگەڵ هەڵبژاردەی تونس. لای هەمووشمان ئاشکرایە هەڵبژاردەی فەڕەنسا یاخود کەڵەشێرەکان مۆندیالی پێشتر بە دەنگێکی زۆر زڵاڵ قوقاندیان و توانیان ببنە هەڵگری نازناوەکە. ئەوەی کە ئامێنێتەوە هەر هەڵبژاردەیەک ئەکرێتە بەرامبەر هەڵبژاردەی فەڕەنسا بە جیاوازتر ڕوبەڕووی ئەبێتەوە، چونکە هەم ئێوێ سەرکەوتنی بەرامبەر بەدەستبێنێ هەمیش ئێوێ لە هەڵگری نازناوەکە باتەوە. بەڵام لە وەختی هەڵبژاردەی فەڕەنسا ئەتوانین بڵین گروپی دی تا ڕادەیەکی زۆر ئاسانە کە ئەمەش لە بەرژەوەندی هەڵبژاردەی فەڕەنسایە. هەرچی ئوستورالیا و دانیمارک و تونسا وەکو کۆمەڵی پێشووتر لە یەک ستێپان ئەمان ڕکابەری ئەکەن بۆ بەدەستێنانی بلیتی دووەم بۆ سەرکەوتن بۆ قۆناغی دووەم. ئەمە تایبەت بە کۆمەڵەی دی بوو. بەڕێزان کۆمەڵەی ئی ئەمی ژوێنەی کۆمەڵە یەکەم ئەتوانین بڵێن ڕکابەری زۆر توند و بەهێز لەخۆ ئەگرێ و بەخۆ ئەبینێت. ئەو هەڵبژاردانی کەوتونەتە کۆمەڵەی ئیەوە پێک هاتوون لا ڕۆخا هەڵبژاردەی ئیسپانیا، هاوکات کۆستەریکا، هاوکات مانشافتی ئەڵمانیا لەگەڵ هەڵبژاردەی ژاپۆندا. لای هەمومان ئاشکرایە هەڵبژاردەی ئیسپانیا با سەرپەرشتی لویس ئەنریکی لە یۆرۆ شاتوانی ئاسێکی زۆر بەرز پێشکەش کات هەڵگری جامی جیهانی ساڵی 2010 هاوکاتیش هەڵبژاردەی ئەڵمانیا بە 4 جار لای هەمومان ئاشکرایە کە مەکینەکانی ئەڵمانیا چ ئاستێک پیشان ئەدەن و چ ئاستێک پێشکەش ئەکەن. بۆیە بە دڵنیاییەوە ئەم کۆمەڵەیەش یەکێکە بێت لە کۆمەڵە هەرە بەهێزەکان ئەتوانین بڵین یاری نێوان هەڵبژاردەی ئیسپانیا لەگەڵ هەڵبژاردەی ئەڵمانیا یاری کۆتایی پێشوەختە ئەبێت و یەکێکە لە هەرە بەهێزترین ڕوبەڕووبوونەوەکان لە تەواوی قۆناغی کۆمەڵەکانە. بە دڵنیاییەوە تاموبۆیەکی یەکجار جیاوازی ئەبێت. هاوکاتیش ئەو مەسجە بە ئێمە ئاگەێنێکە ئایا هەڵبژاردەی ئیسپانیا لەگەڵ هەڵبژاردەی ئەڵمانیا توانیان چەندێکە بۆ کێبەڕشێکردن. هەرچی هەڵبژاردەی کۆستەریکا و هەڵبژاردەی ژاپۆنە بە دڵنیاییەوە
شانسی پەڕێنەوەیان بۆ قۆناغی داوتر بەراورد بەم دوو هەڵبژاردەیە تا ڕادەیەک لاوازە. ئەمە تایبەت بە کۆمەڵی ئی کە دوو نوێنەری ڕاستەقینە هەم بۆ بردننی نازناوەکە هەم بۆ پەڕێنەوە بۆ قۆناغی داهاتوو لەخۆ ئەگرێت کە هەرێکە لە هەڵبژاردەکانی ئیسپانیا لەگەڵ هەڵبژاردەی ئەڵمانیا. لە کۆمەڵی ئێفیش هەرێکە لە هەڵبژاردەکانی کرواتیا، مەغریب، کەنەدا، بەلجیکا لە خۆی ئەگرێت کە بە دڵنیاییەوە ئەم کۆمەڵێش ئەتوانین بڵین وێنەی کۆمەڵی پێشووتر هەرێکە لە هەڵبژاردەکانی بەلجیکا لەگەڵ هەڵبژاردەی کرواتیا دوو نوێنەری ڕاستەقینە بن. ئەومان بیر نەچێت هەڵبژاردەی کرواتیا لە مۆندیالی پێشووترە قسەیەکی جیاوازتر کرد بە سەرپەرشتی لۆکا مۆدریچ بە دڵنیاییەوە ئەتوانێت هەڵبژاردەیەکی یەکجار سەخت بێ و واقسەیەکی جیاوازکە لە پاڵەوانتێکە هەرچی هەڵبژاردەی بەلجیکا لای هەومان ئاشکرایە زنجیرێک لە یاریزانی تێدایە لەسەر و هەمووشیانەوە یاریسازێکی وێنەی کیڤن دی بروین بە دڵنیایە بە پاڵپشت بەم ئەستێرانە بەلجیکا ئەوێت قسەیەکی جیاوازکە هەم لە جامی جیهانی بۆیە کۆمەڵی ئێفیش ئەتوانین بڵین یەکێکە لە کۆمەڵە هەرە سەختەکان. تەنیا کۆمنتێک لەسەر کۆمەڵی ئێفە بوو ئەو کۆمەڵانی کە زیاتر لە دوو ڕکابەری تێدایە پێویست دەکات هەڵبژاردە بەهێزەکان واتە بەلجیکا لەگەڵ کەنەدا بتوانێت سەرکەوتن بەدەستبێن لەگەڵ مەغریبا بە پێچەوانەشەوە کرواتیا لەگەڵ ئەم دوو هەڵبژاردەیەدا سەرکەوتن بەدەستبێنێ بۆی کاتێک بەلجیکا و کرواتیا کەوتنە بەرامبەر یەکتر تا ڕادێک ئەگەر لەکتریان بردەوە چانس لەدەست نێن بۆ پەڕینەوە بۆ قۆناغی داهاتووتر. ئەمە تایبەت بە کۆمەڵی ئێف کە بە دڵنیایەوە ئەمانیش هەڵگری دوو بەربژێری سەرەکین هەم بۆ بەدەستهێنانی نازناوەکە و هەم بۆ پەڕینەوە بۆ قۆناغی داهاتوو. بەڕێزان کۆمەڵی پێش کۆتایی یاخود با بڵین کۆمەڵی جی پێکهاتووە لە هەڵبژاردەی سامپای بەرازیل لەگەڵ سڕبیا، لەگەڵ سویسرا، لەگەڵ هەڵبژاردەی کامیرۆن. تەنها کۆمنتێک کە هەڵبژاردەی کامیرۆن سامیۆل ئیتۆ ئەستێری دیاری کامیرۆنی وتی کامیرۆن بە دووری مەزانن ببێتە پاڵەوانتی جامی جیهانی با بزانین قسەکەی سامیۆل ئیتۆ تا چەندێکە بێت. ئەم گروپە ئەوی لای هەومان ئاشکرایە جیاواز لە کامیرۆن لە مۆندیالی پێشووتریشە ئەم سێ هەڵبژاردەیە ڕوبەڕووی یەکتر بوونەوە واتە تا ڕادێکی زۆر شارەزاییان لەگەڵ یەکترا هەیە و ڕوبەڕووبوونەوەکان تا ڕادەیە بۆ یەکتری نامۆنیا لەم گروپە ئەوەی کە قسە هەڵ ئەگرێ هەڵبژاردەی زەرپۆشەکان کاسیلیسا و هێڵێکی هێرشبردننی تۆقێنەریان هەیە و هەڵبژاردەی بەڕازی ژۆک و لای هەومان ئاشکرایە براگەوری سەرجەم هەڵبژاردەکانە و هاوکاتیش هەمیشە ژمارەیەکی دیار ئەبێت لە تێگڕای پاڵەوانەتی جامی جیهانیەکان. بە دڵنیایە لە کۆمەڵی جی هەڵبژاردەی بەرازیل ئەتوانین بڵین تا ڕادێکی زۆر چانسی پەڕینەوەی هەیە بۆ قۆناغی داهاتووتر. هەرێکە لە هەڵبژاردەکانی سڕبیا و سویسرا و کامیرۆن پێویست دەکات هەوڵی بەدەستێنانی بلیتی دووەم بدەن بۆ پێم وابێت لەم گروپەدا هەڵبژاردەی بەرازیل تا ڕادەیەکی زۆر پلەی یەکەمی لە بەرژۆندی خۆی یەکلای کردوێتەوە. بەڕێزان هەرچی تایبەتە با کۆمەڵی ئێش کە کۆمەڵی کۆتاییە هەڵبژاردەی پرتوگال لەگەڵ هەڵبژاردەی خانە لەگەڵ هەڵبژاردەی ئۆرەگوای لەگەڵ هەڵبژاردەی کۆریای باشوور لەخۆ ئەگرێت. لای هەمووشمان ئاشکرایە هاونیشتیمانیانی پرتوگال بە شێوازێکی زۆر تایبەت چاویان لە پاشاکیانە کە کریستیانۆ ڕۆناڵدۆیە و هاوکاتیش کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەوەی بۆ هەموو لایەک سەلماندووە کە هەر کاتێک هیوا و خەونی لەسەر هەڵبچندرێت بە دڵنیایەوە ئەتوانێت قسەیەکی جیاوازکە و لە ئاست ئەو بەرپرسیارەتیا بێت. بۆیە هەڵبژاردەی پرتوگال بە دڵنیاییەوە ئەگەر سانتۆس ئەبدەیتێکی پێکهاتە و تەکتیکەکەی بکاتەوە قسەیەکی جیاواز ئەکات. یەکێک لە گرنگترین ئەو ڕووداوانی کە لە کۆمەڵی ئێزدا هەیە بیر خۆم و ئێوەی بەڕێزیش بێنمەوە ڕوبەڕووبوونەوەی هەڵبژاردەی غانەیە لەگەڵ هەڵبژاردەی ئۆرەگوایە کە ئێمە بینیمان لە یاریەکانی پێشووترا لوی سوارێس بەدەست توانی هەڵبژاردەی غانا بێبەشکا لە نازناوێک. هاوکاتیش کۆریای باشوور ئەبێ شەڕی ئەوە بکات کە ڕکابەری هەرێکە لە هەڵبژاردەکانی ئۆرەگوا و غانا بۆ پێی من پێم وانی هەڵبژاردەی کۆریای باشوور بتوانێت ڕکابەری هەڵبژاردەیەکی وێنەی پرتوگال کات. بە دڵنیایەوەکو ئاماژەمان پێکرد ینی چانسی پرتوگال و غانە ئۆرەگوای سێ بەهێزترین بربژێرن بۆ پەڕینەوە بۆ قۆناغی داهاتووتر و وەکو ئاماژەمان پێکرد ینی پرتوگال کێبڕشەی بەهێز ئەکات بۆ بردننی نازناوەکان نەک پەڕینەوە لەم گروپەدا. بۆ دوایین زانیاری لەسەر جامی جیهانی و بە گەرمی و بە خێرایی کا بگا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بەڵێنی ئەوەتان پێ ئەدەین لە شارپرێس و لە شار سپۆرت با بڵین شار مۆندیال
لەگەڵ ئێوەی بەڕز و خۆشەویستە بین هەنگاو بە هەنگاو دوایین ڕوودا و پێشهاتەکان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست بگوازینەوە بۆیە من پێتان ئەڵێم تەنها و تەنها چاوتان لەسەر شارپرێس و شارسپۆرت بێت بۆ دوایین گۆڕانکاری و دوایین پێشهات لە سەرجامی جیهانی مە لێرەدا بەجێتان ئێڵم ڕێزی بەرهەم جەلال قبول بفەرمونون کاتێکی شاد بۆ ئەوی بەڕز و خۆشەویست